بەخۆی هۆکارەکەی ئەوەیە کە لەو بینەی مەسەن لە بینی جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان تاریخەکی جوان هەیە. هۆکارەکەی زیاتر لێرخواانە ئەمە ئەو ساڵ زۆر شۆک بووین لەبەرەوەی زۆرترین بووکمان لەو تاریخەی حەجز کردیە. تاوان تاریخی جوانمان زۆر بۆ پێشتر، بەڵام هیچ تاریخێک وەکو ئەو تاریخی نەبووە کە ئەمە لە 28مین ساڵی ئیشکردنمانە یەکەم دارە کە شۆک بین بۆ شێوازەی ببینین. ئەویش جیاوازەکە لێرخواانە من زیاتر لەوەی دەبینم کە مانگەی ڕەمەزانێمان لە پێش بوو، خەڵک هەمووی تەعجیلی کردبوو لە بۆ پاش ڕەمەزانێ، هەم جەوەکە خۆش بوو، جەوەکی بەهاری بوو و هەم لەو فرسەتەش خەڵک ئەوەی قۆستەوە کە تاریخەکی جوان هەیە. یعنی لێرخواانە تقریبن ئەو تاریخە بووە تاریخەکی زۆر جوان لە کاتی مەسەن هەم ڕەمەزان بوو کە تاجیلیان کردیە و ینی بەو شێوازەی هاتی ئەو تاریخە من زیاتر وای دەبین. بەڵێ ئێستا بە نزیکەیی ئێوە چەند بەدلەی بوشینیتان ئامادەکردوە؟ ئەمە تقریبان نێزیکەی مانگونی وەک دەبی کە مشتری ئامادەکاری کردیە، ئەمەش کە مەجبورین بە پێی مشتری ئامادەکاری خۆمان کرد. تقریبان لە پێش ڕەمەزانەوە دەتوانم برێم مشتری هاتی لە بە ئەو تاریخی، ینی ئامادەکارێکی زۆرمان کردی. ئێستا ئەو بەشێک کەمە لینە ئەوە بەشی کارگەیە، بەشی دروستکردنە. تاوان بینایەکەمان شەژنەوەمیە، هەر بەشەک و تایبەت مندێکی خۆی هەیە و شتەکان لە خوارێ ئامادە دەکرێت و چا دەکرێت، بەس ئەوەی کە گرینگە لێرکوانە دروست دەکرێتن. هەتا ئێستاش ئەمە ئەو بکانەی تاوان ئەو ڕۆ 24 مانگە ئەمە مشتەکانمان هەمووی پێشەچی بەڕێکردێت عادەتەن ئیشیمەوەیە 2 ڕۆژ پێشتر خەڵک دێ دەباتەوە لەبەرەوەی پێستی بە پرۆڤێ و چاکردن و ئەو شتانەیە. ئەوەی کە زۆر ئەمەی هیلاک کردیە هەتا ئەو ڕۆژ مشتریمان مایە کە پێرانە گەیشتە لۆمانچانەکردنە کە لێرکوانە حازرمان کردیە تقریبا نێزیکەی 15 مشتری مایە ئەو ڕۆ لە بۆیان خلاص دەکەین. زۆربەی مشتریەکان حەزیان کردووە بکەوێتە ئەو ڕۆیانی 24 تاوان بەخۆی هەر کەسێک ئەمە هەمومان کە مەسەرەن داخلی پرۆسەی وا دەبین دایمەن حەز دەکەی ژمارەکان یان تاریخەکان جوان بیتن، هەتا ئەو کەسانێک کە مەسەرەن مدالیان دەبیتن دایمەن حەز دەکە تاریخەکەی جوان بیتن. ئەو شتانە ئیدی لێرکوانە خەڵک زۆر ئیتیمان بۆ تاریخانە بداتن، خاستن ئێستا پێشترینە ئەمە لە ساڵی 1970 خەڵک زۆر ئیتیمامی بۆ شتان نەددا. بەڵێ زیاتر خواز لەسەر چه جۆرێک بوو داواکاری هاوڵاتیان بۆ بەدلە زیاتر چه جۆرێک بوو؟ واللهی داواکاری خەڵک لێرکوانە زیاتر تەرکیز لەسەر دیزایانی خۆمان دەکەن، کەو دیزانینەی ئەمە دروستی دەکەن، چۆمە لێرکوانە بەحکومێ بە خۆمان شتەکان دروست دەکەین. خەڵک سیقەتی زۆر تەواوی بەمە هەیە. ئەو شتانێک کە ئەمەش دروستی دەکەین زیاتر حەز دەکەین خەڵکی خۆمان چ داواکاریەکی پێ جوانە شتی سادە زیاتر.